بە دروشمی هێڵی تێکۆشان بە پێنووسی ژنان خێز دەکەینەوە یەکەمین پێشبڕکەی وێژەی بە پێشنگایەتی ژنانی گەنجی تێکۆشەر لە کەلار دەست پێ دەکات. پێشبڕکێکە وتار هەڵبەست و چیرۆک لە خۆ دەگرێت. یەکەمین پێشبڕکێ بۆ بەبیریهێنانەوەی ئەو ژنانەی لە کاتی ئەنفال ڕپێنراون و تا ئێستا چارەنووسیان نادیارە بەڕێوە دەچێت. پێشبڕکێکە لە نوێی ئادار دەست پێ دەکات و تەنها ئەو ژنە گەنجانەی کە تەمەنیان لە نێوان 15 تا 35 دایە دەتوانن تێیدا بەشداری بکەن. ئەو ژنە گەنجانەی کە ویستی بەشداربوونیان هەیە دەتوانن بەرهەمەکانیان تاوەکو یەکی مانگی 4 بنێرن بۆ کۆمیتەی ئامادەکار. مەراسیمی پێشبڕکێکە خەڵاتی دابەشکردنی ژنانی گەنجی کەلار لە ڕۆژی 2/4 کاتژمێر 3 لە کەلار بەڕێوە دەچێت. مەرجەکان بابەتی پێشبڕکەی ژن و تێکۆشان پێویستە بەشداربووان لەگەڵ بەرهەمەکانیان کورتەیەکی ژیانی خۆشیان پێشکەشی کۆمیتەی ئامادەکار بکەن. بۆ پەیوەندیکردن پەیوەندی بکەن بەم ئیمێڵە adarkurdish74@gmail.com فەیسبووک ژنانی گەنجی تێکۆشەر تێلەگرام واتساپ 0773 458 76 36